سڵاوتان لێبێ خۆشەویستان بۆ کاک دەشتی بەس ئەو تەلەفۆنە باش بمبورە ئەلۆ بەڕێزی زۆر سپاس دەکەم باشی بەڵێ چێ ئێدە کاکە وەڵی پەیوەندی بە منەوە نییە ئەو شتە پەیوەندی بە منەوە نییە شتە بەڕاستی ئەخە تو بە یەک پرسیار ئەو قسانە لەکنە من باس مەکە ئەوە کێشەیە ئەوە عیبە یعنی باتاکەی نێمە واز لە قسانە ناینی قسەی خەڵکی دیکە لە بۆ کەسی دیکە دەبین وڵی ئەمن پێم باش نییە هیوادارم ئەو قسانە ترک بکەی واز لەو دیاردە ناشیرنەی بینی بمبورە من لەناو پرۆگرامم داوای لێبوردن دەکەم ڕۆژانە هەمومان دووچاری ئەو جۆرە حاڵەتانە دەبین کەسی وا هەیە تەنها لە بەرەوەی کە قسەی خەڵکی دیکە بۆ کەسانی دیکە باس بکات تەلەفۆن دەکات جاران دەیانگوت تەلەفۆن نەبوو تەکسیان دەگرت و بە تەکسی دەچوون بۆ ئەوەی کە قسەی کەسانی دیکە بۆ کەسی دیکە ببن خۆشەویستان سڵاوتان لێبێت لە پرۆگرامی ماچی دیمەنی ئەم جارە لەسەر قسە هینان و بردن قسە دەکەین دیاردەیەکە کە ڕەنگە لە ناو خێزانیشدا هەبێ کەسانێک هەن خویان بۆەوە گرتووە کە دەبێ قسەی تۆ بۆ کەسی دیکە ببن بە کوردیەکەی قسە لە دەویان گیر نابیت لەو بارەیەوە لەسەر ئەو دیاردە ناشیرنە قسە دەکەین لە هاوڵاتیانی خۆشەویستمان دەپرسین هۆکاری زیادبوونی ئەو دیاردەیە چییە و چارەسەرەکەش دەپرسین بابزانین هاوڵاتیانی خۆشەویست چ قسەیەکیان هەیە لەسەر قسە هێنان و بردن لەگەڵمان بن هۆکارەکەی دەژەڕمە لە بۆ بێ ئیشی وڵای من ئەوە دەگەڕێنمەوە لە بۆ ئەوەی کە ئێمە دوورکەوتیتنەوە لە قورئان و دین حرامە ئەوە پێی دەرێن نەمیمە ئەو کەسانەی مەسەن قسەی لەومە بینی تاکید بە ئیمنیش دوو کابرای دەبا خەرێک نەخۆشەکەنا یعنی سی پەیوەندی بە یەک بەیە مانی بە ڕۆژ دوایە کابراگە بزانین ڕۆژ دوایە لێپرسینەوە هەیە ئەو شتانە ناکە قسەکتان هەیە لەسەر ئەو دیاردە ناشیرنەی وڵی پێم شتێکی زۆر ناشرینە ینی لە ناو کۆمەلگا شتێکی زۆر باوە لە ناو کۆمەلگای کوردی شتێکی زۆر ناشرینە ینی پێویستە مرۆڤەکان پێویستە بیر لە ئەوەی خۆیان بکەنەوە ینی ئەوەی بەرامبەریان وەرگرن مەسەن باردۆخی بەرامبەریان باردۆخی خۆیان وەرگرن ئەو شتانە تووشی حاڵەتانە بووی وڵی کەم زۆر قسەیان لە بۆ هینای ئارەوەڵە قسەی چیان لە بۆ هینای وڵی برادر زیاتر باش ئەو کاتانی کە قسەیان لە بۆ هینای چت بۆ کەسەی گوتیەکە بۆ نمونە کوردەواری خۆمان پێی دەگۆ قاسیت وڵی هەندێک زار ئامۆژگاریم کردووە کە مەسەرەن ئەو بڵێ عادەتی ترکە سەرەن لە بۆ خۆی خراپە ئەو شتانە ئەو بابەتی کە هینایی ئەوەی بوو کە لە بۆ تو بگوازیتەوە وڵی زۆر زاشتەکە پەیوەندی نە بە خۆیەوە هەیە نە پەیوەندی بە تۆ هەیە کابرا شتەکەی دێنێ و دەبا ینی بە پێ ناوچی باشە هەمومان دەزانین دیاردەکە دیاردەکی ناشیرنە و وجودیشی هەیە و زۆریشە بەڵام دەکرێت بزانین وەکو گەنجێک هۆکاری ئەو دیاردەیە چییە وڵی بڵێم هۆکاری چییە ینی وڵی زیاتر خەڵکە لەوانێت خۆی بە شتێشەوە مەژغوڵکە لەوانێ باشتر بێ ینی پێم وابێ زیاتر لەوانێ کابرا حەزی لە قسە بێت ئەو هۆکار ینی بەڕای جەنابەت خۆی بە شتێککە مەژغوڵکە کەواتە ئەو کەسێک کە قسەی دێن و دەبا لەبێ ئیشیان وا دەکە وڵی تا حدێک لەوانە لەبێ ئیشی دابێت چکە گەر ئیشێکی هەبێ بڕوان ناکەم مەجای ئەوەی هەبێکە ئەو شتانە بکە بەڵێ وڵی دەنا کەسی وا هەیە و ئیشیشی هەیە و مەژغوڵی شەو لە ناو ئیشەکەشیتی بەس ئەو مۆزوعی کە زانیتی بە یەک تەلەفۆن دەیگەینی نا هەشە مەسەلەن هەشە هۆکاری کەشێ لەوانەیە کابرا لە مەسەلەن لە دروستکردنی پشێوی و لەوانەیە لە دروستکردنی ناڕەحەتی ئەو شتانە بگەڕێ لە بۆی ئەو شتانە دەکات جەنابەت چ قسێک تێ لەسەر ئەو دیاردەیە وڵای من ئەوە دەگەڕێنمەوە لە بۆ ئەوەی کە ئێمە دوورکەوتیتنەوە لە قورئان و دین کە ئەمە مسلمانین ینی خوا و پێغەمبەر صلی الله علیه و سلم پێمان دەفەرمێ دوورکەوینە لەو شتان ئەمە دەبێت تۆی بوختان و دوزمانی کردن بەهۆی نەفەرەکەەوە و کێشەنانەوە لە بینی خەڵکەکان و چارەسەریش لە بۆ سێیەک ینی نەفەرەکان چارەسەرەکەی بمبورە هۆکارەکە چییە هۆکارەکەی ناڵێم دوورکەوتنەوەی لە دین و دووش حەسوودیە ینی دەگەڕێنەوە لە بۆ حەسوودی بۆ لە من حەسوودی بە هاوڕێکەکەم دەبم دەمەوێت لای خەرشکە خراپی بکەم ناشرینی بکەم خاستن ئەگە دوکاندار بیان هەر بابەتش لەوەی خەرک نەستەکەن ینی کو دەرێ بە کوردەکەی خۆمان سووکی کەم لە پێشتایی خەرچی ئەوەیە هەدەف و ئامانجی قسەهێنان و بردن باشە یعنی قسەهێنان و بردن ئەو کەسێک کە قسەکەی لەسەر دێن و دەبن
با بەڕشکاوی قسەی بکەین دوور لە هەمووان سوک دەبێت تەوان دەوێت لە پێشتایی خەرکەکەی بە کوورەکەی خۆمان سوچ بکە بۆ بەڵێ ناشرینی بکە بەو شێوازە بە خۆتان قەت قسەی کەسی کەتان گواستیتەوە وەڵی تر هەموو نەفرێک ئەو شتانەی هەرێ بەڵام لەخوا بەزادی کەم ئەو شتانەمان کرد لە قسەی حەزمان لەو بابەتانە کردیتمان ڕەنگ بەڵێ گوناح ئەو شتەی خۆی هەیە ینی مەلەفەکی هەیە کە گوناحە شتێدا کردیە بابنەوە شەر گوناح هەمە مسلمانین ئەو بابەتانە هەرکرا بەڵام لەلایەن خۆمەوە من کەمە بابەتانم کردووە حەزیشم پێی نییە بەڵام توش دەبین ڕۆژانە و هەفتانەکەها زە لە ڕێی سوشال میدیا قسەکان لەگە هاوڕێی تر دەکەین لە بۆمان دێنن یاخود ئەها ڕوبەڕووکە لەگەر یەک دادنش با باسی چارەسەرەکە بکەین چارەسەر چیە بەڕای جەنابەت من چارسەر دەگەڕنەوە لە دوو هۆکار گەڕانەوە لە بۆ قورئان و فەرموودا و خاڵێکم لە لای خوددا و پێغەمبەر صلی الله علیه وسلم و خاڵی دومیش زۆر خۆمان سەرقال نەکەین بە سوشال میدیاوە ئەگە خۆشمان سەرقال کرد با بەشتی باشەکانەوە ینی دوو لایانی هەیە سوشال میدیا چ باش چ خراپ ئێمە زۆر خۆمان سەرقال کردیە بەشتە خراپەکانەوە بۆیە کەوتین ئەو کارانەی کە باسمان کرد قسە هێنان و بردن ئەزا خۆمان سەرقالکەین بە بابەتی علمیە و میلەتەکەمان پێشخێن و بابەتی زانستی بە دوو دابگەڕێن لە بۆر هەری تاکەک خۆی پێش بخات دەبینی تاکارمان هەموو خراپن و علمیان کەم پێ هیەوەیە کە ناگەڕێن بە دووی زانیاری تەنیا دەگەڕێن بە دوو شتی لابەلا و بێسوود لە سوشال میدیا و تۆڕەکان ئینتەرنێت خۆ سەرقالکردن بە علم و بە زانست و بۆ نمونە ئەو وەسایلانێک ئەو بە ڕێزە باسی کرد بەڕای جەنابەت چارەسەرە بۆ کەمبوونەوەی ئەو دیاردەیە هەتا حدێک پێشتر ئەوتمەها هۆکارەکەی دەژەڕمە لە بۆ بێ ئیشی مثلەن چارەسەرەکەی ئەو برادرە باسی کرد ینی پێم وایە منیش ینی چارەسەرێک گونجاوە لە بۆ ئەو شتێک کە دیاردەیەکە هەیە پێم وایە بێ شتێکی باشە ینی ئەو شتێک کە دەبێت باشە من ڕەنگە بۆ نمونە باز لە ڕێگایکی دیکە بکەین بە کورتی لە بۆ هەردووکتان ئەو کەسێک کە لە ئێستا بە دواوە دەوێت قسەمان لە بۆ بینی ئەمە جێی لە ڕانەکەین باشە بۆ نمونە دەزانین کە ئەو کەسە دەیەوێت قسەی برادرێکی دیکەمان باز بکەین خزمەکمانیان زیرانەکمانیان و هاوڵێکە لە ئیشکردن لەگەرمانە یەکسەر ئەمە ڕەتدەچی خراپی بدەینەوە بۆ نمونە بیشێنینەوە ئایا ئەو کابرایە یان ئەو کەسە ئامادەیە جارەکی دیکە لەسەر هەمان دیاردە ناشرینەکەی خۆی بەردەوام بێت نامەرز نییە ینی بە شێوازێکی ڕاستە خۆت کابرا بشکێنیەوە بەڵام دەکرێت مەسەرەن بە ئەستۆبێکی جوان پێی بڵێ کە ئەو شتێکەکە تو دەیکەی لەوانەیە مثلەن جوان نەبێەوە نییە لەسەر ئەو دیاردە ناشرینەی چ قسێکت هەیە وڵی قسەمەوەیە ئەوە شتێکی زۆر ناشرینە حرامە ئەوە پێی دەرێن نەمیمە بینی دوو ئینسان تێک دەدا ینی خوا باسی کردیە لە قۆڕان لە حەدیث ئەوانە باس کرا شتێکی حرامە و ئەم بەلانی دینەوە دەرێن زۆر شتێکی قەبیح و پیسە بەڕای جەنابەت لە ڕووی دینەوە حرامە و لە ناو دیاردە کۆمەڵایەتیەکەش هەم ناشیرنە و ئینسانی پێ ناشیرن دەکات بەڵام هۆکاری ئەو جۆرە دیاردانە چییە؟ بۆ نمونە ئەو کەسانەی کە دەیانەوێت نەمێمی بکەن قسە بهێن و ببێن هۆکارەکە چیە بۆ وا دەکەن ئەوە وڵی و کاری ئەگەرەوە هەر دەبەمە سەردینەکەی ئەگەر تێ بگالە دین لۆ حرامە خۆرەوانتە نییە غێر مجتەمع تێک دەدا دینهاتیە لو دنیا و لۆ ئاخیرەت مجتەمع تێک دەدا ئەو کەسانە نەفەسیان زۆر نزمە تێنەگەشتینە ئەوەیە قەت قسەیان بۆ هێناوی کەسی دیکە تاکیت تە ڕۆژانە شتانایە ئەو کەسانایە زۆرەوە شتانە ئەو قسانەی کە دەهێنن ڕەنگە زۆر جار قسەکان قسەی ترسناچیش بن بۆ نمونە ئەو کەسانە تووشی کێشە بکات کە کاتێک قسەکانیان لێوەردەگری ڕەدی جەنابەت چییە یعنی گوێیان لێ ڕادەگری احتمالە جێڕاگرم جێڕاگرتن بزانم چه دەرێ ئەگەر شتەکە مەسەلەن حتا دروستیش بی ئەمن وەری ناگرم جێڕا دەگرم ئەگەر ئیمکانیەتم هەبوو نەسیحەتیشی دەکەم شتەکە چکە دروست نییە حتا سەتاسەتیش وابی ئەگەر وانەبی تۆمەیە ئەو شتە تۆمەیە ئەوجا بچێتە بابی بوختان ئەگەر وانە بێت بزەبت دەشتە بوختان ئەگەر کەسێک شتێک بە کەسێکەوە بنێت و وانەبی بوختان غەیبەتە ئەگەر وانەبی ئەگەر وابی غەیبەت ئەگەر وانەبی هەر تۆمەیە و گەورەتریشە ئەوجا نەمیمەش هەر نەفسشتە ئەنی گوناحێکی زۆر گەورەیە مجتەمع تێک دەدا ئەو کەسانە تێنەگەشتینە لە حەسادەتەوەیە لە نەفەس نزمیەوەیە
مامۆسای بەڕێز دەمێ بزانم چارەسەر چییە بۆ دیاردەیە بەخۆی ئەوەیە ئینسان ئەگەر لەگەر لەسەر ڕێڕاستەکە بڕوە لەسەر دینی ئیسلام بڕوە بەخۆی ئەو شتانە زۆر خۆ لێ دوور دەکات چونکە دەترسێ لە قیامەت دەترسێ ئەو شتێکی گچکە نییە هۆکاری ئەو دیاردەیە چی لە ئێستادا ستا بەخۆی زانیخوا ئەو کەسانەی مەسەن قسەی لەومە بینی تاکید بە ئیمنیش دوو کابرای دەباوە هەبە نەفسی عادیسی شەیەوە ئەو کەسانە بەڕاستی ڕۆژی دنیا قیامەتن لەبەرەوەی ئەو کەسانە دووڕووی پێ دەڵێن ئەو دووڕوانە لە ڕۆژی قیامەتیش بەرپرسیان هەنێک لە دنیاە لە کابراوتین لەو دنیاە بەڵام لێرەدا ئەو کەسانەمە هەست بە خۆمان بکەین کە کەسە قسەی لەو من هینا لە دەی بکوتمەوە بڵم کاکە باسی ئەو برادری بۆ من مەکە لە بەرەوەی ئەگام لە دەم کتاوە دووبارەی ناکاتەوە لەگەر یەکیتر ئەو دیاری دێ بەڕاستی ئاوا لە بەرەو کەمتر دەچێت نەکو مەسەن قسەی بۆم بینی ئەم جێ بۆ شرکەم ئەگەر جێ بۆ شرکرد حتممە ئەو زیاتر قسەی بۆ من دەکە تەرجیعکردنەکە ئەگەر جێ بۆ شرکەی بەڵام ئەگەر جێ بۆ شن نەکەی بڵێ کاکە باسی فلان کەسی بۆ من مەکە لە بۆی هەڕوو بەڕوو پێ بڵێگە قسەی بۆم بینی ئیمیش بۆی دەبێت تاکید بە لۆ حەڕۆمە خۆرەوەتە نییە غێر مجتەمع تێک دەدا تەرجیعکردنەکە ئەگەر جێ بۆ شرکەی بەخۆش نازەم لۆتی واز لینین لە ناو عایلەکەی خۆ دەتوش سەرۆک عایلەی مار و منداری خۆت چاکە ئەوە چارەسەرە مرۆڤ بەچی کامل نییە ئەگە کامل بێ شتەی ناکە دەمەوێت بزانم ئەو دیاردەیە هۆکاری لە ئێستادا هۆکارەکە چیەکە لە ناو کۆمەلگای ئێمەدا گەلەگەلە زۆر بووە وەڵا نەخۆشیە خەرک نەخۆشە گەنا یعنی سی پەیوەندی بە یەکوەیە لۆ قسەی خەرچی دەینی دەبەی لۆ خۆت بژی لۆ خەرچی دەژی وایە یعنی ئینسان بە قەنەعەتیم لە پاش 2000ەکان نەخۆشی پیا بووە نەخۆشیەکە چییە سیارەت هەیە خانووت هەیە مارت هەیە مەعایبت نییە قسەی بیدەینی قسەی بی دەبەی ئەو لە من دەورەمەندترە ئەو لە من فەقیرترە ژیان ئەوە نییە لۆ خۆت بژی یعنی چ پەیوەندی بە خەرک وەیە ماڵی فرانیە وایە فران کەزە وایە فیسکا وایە دوو کەس دادەنیشی یعنی باسی سیاست و باسی فرانی دەکا و باسی فران دەکا لە هەموو مەوزوعەکی وەستایە کەچی کە دەکەوتە واقعیش وانە سەبع سەنایعە لە هەمووی دەزانیتن لە هەمووی قسەشی لەسەری هەیە سیاست دەرەجەیەکە لە وەرزش دەرەجەیەکە لە ئابووری دەرەجەیەکە لە کورد و عەرەب دەرەجەیەکە بەس کەچی لە هیچیش نازانی ئەگە بسیە سەواقع نەخۆشە بەڕاستیەوە خەکە باشە باز دەکەی نەخۆشە بۆ نمونە هەموو نەخۆشیەک چارەسەری هەیە لاو نەخۆشانەی کە درمن و بۆ نمونە نەخۆشی درێژخانیان پێ دەڵێن ئەوانیش چارەسەرێکی سەتعیان هەیە بەڕای جەنابێت ئەو نەخۆشیە چارەسەرەکەی چییە؟ چارەسەرەکەی ئەوەیە هەر کەس ئینسان دەبی بەڕاست پێ برم ئەمە مسلمانین ئەمە لە خوابی کابرایەکی ئینسانەکی دەرین تێگەیشین ئەمە زیرەچین نابی لاقم لە خەرچیەبی فران کەس لۆ ئەو هەیە فران کەس لۆ ئەوەی هەیە فران کەس ئەوسیە لۆ خۆت بژی یعنی ژیان کەیەوایە لۆ خۆت بژی چ پەیوەندی بە خەرکەچی وەیە چارەسەرەکەیە؟ بەتەئکیدەوە چارەسەرەکەیت خۆت چاکە من خۆم چاکەم لە ناو عایلەکەی خۆ دەتوش سەرۆک عایلەی مار و منداری خۆت چاکە ئەوە چارەسەرە برای بەڕێزم ئەو کەسانی کە قسە لە بۆ جەنابەت دەینن بۆ نمونە ئەو کەسانی کە لەو بازارە لەگەر جەنابەت دیش دەکەن قسەیوانت لە بۆ دەینن کاتێک کە قسەکانت لە بۆ دەینن چیان پێ دەڵێ بەخۆی قسە بەخۆی کاریگەری هەیە قسە ناخۆشە بەڕاستی ئینسان جاری وا هەیە قسەکە لۆ دەینێتن قسەکە ئاواز نییە قسەکەی دێختە سەرێیان دەبینی بۆکو بڵێ ئەوەی دەکاتن مێشتەی دەکاتە گامێش شتەکان گەورە و گچکە دەکاتن کە دەچێت ناواقعەکە جوانیە نەوانە گوێ لە ڕادەگری قورآن ئەوی برێ جێڕە ناگرم بای خۆی جێرە ڕادەگری بەێ ئارێ وڵات چەند کەس تووشی مشکلش بووە باش تووشی مشکلی بووە باشە بەڕای جەنابەت گوێگرتنی ئێمە نییە لەو کەسانی کە قسە دەین و دەبن ئەو دیاردەی گەورەتر و بۆ بڵاوتر کردیە بەتاکیت 100% ئەوەش هەیە بەڵام ئینسان بە گفتوگۆ هەموو شتێک چارەسەر دەبی بەڵام ئینسان کە قسەی دەینی و دەباتن ئەو کەسانە 100% نەخۆش چ قسەیەک تێرە سەر ئەو دیاردە ناشیرنە وەڵی سەینان و بردن بە شتێکی باش نییە بۆ خۆی ما بڵێن ئاڵۆزی لەکەوێتەوە شتی خراپی لەکەوێتەوە ئەمە بەڕای من ئەوە شتێکی زۆر نهێنا جوان نییە بەڕاستی قسە هێنان و بردن چکات مەشاکە قسە هێنان و بردن بۆ خۆی هەردوو لە تۆ من قسەیەک برم بۆ کابرا کە نەیکت بێ و نەبوو بێ کابرا پێ عەزە بێوە نیە پێ ئەمە بۆ خۆی هۆکارەکەی دەگەڵ سەرەوەی کابرات مشاکە ناخۆشی و ئالۆزی پێیا بێ دەم قەپات ناکرێ و داناخرێ بەڵام خۆ دەتوانین وازەوە بیرین کە قسەی کەس دە بۆ کەس نەبین ئارەوەڵا کابراوە مرۆڤ بەدەست خۆیەت هێدی
بەدەست خۆیەتی کاری بە هیچ شتێ نەبێ توزانم کاری بە قسەهێنان و بردن نەبێ قسەی کەست بۆ دێنن ناوەڵا کە باسی کەست دەکەن ناکەن ناوەڵا سلااوت لێ بێت و کاتت باش کەسانێکان لە ناو کۆمەلگا قسە دەین و دەبن قسەی تو لە بۆ یەکە چی دیکە دەبن یەکە چیتکە لە بۆ تو دەینن کێشە دروست دەکەن دیاردەیەکی ناشیرنە چ قسێک تێرە سەر و دیاردەیە وڵا دیار دەرچی خراپە هیوادارم نەمینێ لە کوردستان توژی چەند کەس بەوایە شتەوە کوژرا فیتنە لێ دروست بووە هۆکار چێ بەڕای تۆ جۆرە فیتنانە دروست دەبێت وڵا هۆکاری زۆرە یەک لەوانە ئەوەیە بۆ نمونە ئێستا من دەچم قسە بۆ نەفرێک دەکەم یەکە دەچێ معنە ئەو مارە دەبنە دوژمنداری یەکتری ئارێ وڵا هیوادارم نەمینی کاکە چۆنی باشی سەحەتت کووە خەریک چ بووی وڵای خەرچیەوە خێزان بوو نامەی ناربووم داوای شتی دەکرد ئەگاستیەوە بەس ئەگاستیەوە بمبورە داوای شتی دەکرد تەڵەبی هەبوو وڵای دا ئەوەی کرد بوو یعنی گوتی شتم لۆ بینەوە لۆی دەبێەوە جا ئەرێ وڵا لێ لێ نابوومەوە دریش لێ دەبمەوە دریشی لۆ دەبێەوە زۆر باش خوالێکتان نەکات لەناو کۆمەلگای کوردیدا دیاردەیەک هەیە زۆر ناشیرنە دیاردەی قسەهینان و بردن کەسانێک هەن قسە دەین و دەبن کێشە دروست دەکەن لە ناو خێزان لە ناو کۆمەلگا و هەمومان دەڵێن دیاردەیەکی ناشیرنە بڵێ هەمومان دەڵێن دیاردەیەکی ناشیرنە بەڵام دەکرێت بزانین هۆکاری ئەو دیاردە ناشیرنە چییە لە بەنی ئەوەی خێزان و ئەوەی بەقڕان کێشێ چییە ینی هەیە خێزانەکەی دریتون دەبی لەسەر شیش ئەوەی تووڕە دەبی یانێ دەبی کابرا دەبی ئاگای لێبی ئەرێ وەلا یان دەرێ کابراکەش یان قسەکە عالمیەکە خێزانەکە تووڕە دەبی ئادی تا ئەگەر چێ لەگە عالەمی قسەی بکە خێزانەکەی تووڕە دەبی نەفرەیە غەری لی دەکە غەدر ئادی غەدری لی دەکاتن یعنی شش جوان نییە دێن قسەی تو لۆ من دەینن باشە ناوی جەنابەت کارزان کارزان دەڵێن کارزان نەتانزانێ کارزان چی کردیە کارزان ئۆ شتەکی وای کردیە دەکەوتە ئەو دەوەی لە دەوە چی دیکە دەگاتە دەوە چی دیکە لە زارەچی دەستە شارەچی کێشە دروست دەبی و هۆکارەکەسی ئەو جۆرە کەسانە بۆ واز لەو شتانە ناینن هۆکارەکەی بەخۆش نازانم لۆچی واز لی ناینی هەدەبی واز لێ بنی باشترا خۆت نازانی لۆ واز ناینن باشە چارەسەر چێ بەڕای جەنابەت بەقڕان ئەم شەوەی نازانم ناوەڵا قەت قسەیان لە بۆ هینایی خەڵکی دیکە وڵای ئارە وڵا زۆریش چ بوو بابەتەکە وڵای پێویست ناکە ببڕیم پێویست ناکەوە برێ جێت لێ ڕاگرت لۆ جێ لێ ڕاگرت وەزانم کوواکوونیە ئەوەش باش نییە دەبینی تا کارمان هەموو خراپن و عیلمیان کەم پێ هی ئەوەیە کە ناگەڕێن بە دوی زانیار لە حەسادەتەوەیە لە نەفەس نزمیەوەیە ئینسان کە قسەی دەینی و دەباتن ئەو کەسانە سەد نەخۆش هەتا ئیمانی کامل نەبی هەر لە دۆشتانی ئەو کەسانە دووڕووی پێ دەڵێن والله مامۆستا هۆکارەکە ئەوەیە ئیمان زەعیفی هەموو ینی کابراکە ئیمانی لە قەلبی دابی و قسانە ئەو شتانە قسەی نانی و نابە هەمووش سەبەبەکە ئیمان زەعیفە ئیمام زەعیف بۆ زۆر ئەگەر لی بپرسی ئیمانت زەعیفە لێوا دەکەی ڕەنگە خۆی پێ لە من و لە تو مسلمانتر و بەدینتر بی حتما خۆی لە تو پێ بەدینترە ئەگەر کابراگە مسلمان بی کۆ شتەیەەکە بەس ئەوە یەک لە نیشانەکانی غێرە دینیە کابرا ئیمانی بە شتانە نییە و ئیمانی بە ڕۆژ دوایەگە کابراگە بزانین ڕۆژ دوایە لێپرسینەوە هەیە شتانە ناکە بە قەنەعەتیم ڕای تو تەنها هۆکارەکە بێدینیە یاخۆ تشتی دیکەش هەیە بۆ نمونە و کەسە لە ڕووی دەرونیەوە هەست بە نارامی دەکات بە خوڵقاندنی کێشە لە بۆ جەنابەت و کەسانی دەوروبەری خۆی هەست بە ئارامی دەکات سەکەت جوانە ئەوانە ئینسانی تەواو نینە هەر کەسێک ئینسانی تەواوی فکر لە ژیان بکاتەوە ئەو شتانە ناکە نەک لە ڕێی دینەوە ئەوە دینیشی کامل نیەک هەر بەخۆش ئینسانێتیش تەواو نییە مرۆڤ بەچی کامل نییە ئەگە کامل بێ شتەی ناکە مرۆڤ بەچی کامل نییە و ئینسانێتی تەواو نییە قەت قسەیان لە بۆ هینای بەخوای ئەرێ وەڵڵا جە کەسێتش ئەو مۆزوعینە بخاسن لەو زروفە ئێستا ئەمنیش توش بوویمە توشبووی هەمومان توش بووینە بەڵام ئەو جۆرە قسەیە کە لە بۆمان باز دەکرێ پێویستە ئێمە گیان لێ ڕابگرین بەخوایە بێت و زانین کووە جەڕاگرت نەکە کووە دەبێت لێرە بڕاتش لێ بێتە دەرێ ئەتو ناوی بەجوو قسەوی دابڕن
ئەو قسەیەکە و قسەی ناکە تو جێخۆ لێ بگرە با کابرا لە خۆی نەبی بەس ئەگە پێشکرا بری کاکە و شتەی مەکە و غەرەتە ئەوە خراپە ئەگەر بە قسەی حتمان بە قسەی توش ناکەوە ئیشی خۆیتی لەو جێ باوڕە لەو جێدی بێتەوە دەری قسە هینان و بردنەکە بە چ ڕێگایە قسەکان لە بۆ هینایی بە قورآانەجا بە هەر یەکە و بە دەستورە چە کابراوەکە و قسەیەکە بەنەو عچوالۆ دێتە پێش کە توفکری لێ نەکەیەوەکەەوە مەقسەدی دوو زمانی هاشتە بەس ئینسان ئەوەیە بە دووە قسانە نەکەی سام گوتیانە تو خراپی لەکنەمایان گۆم چشم پێدا خراپی لەو خۆت خراپی باشبی لەو خۆت باشی بە منیش دەن هەروەتر بەنەوە عچیدی بە من دەرێن ئەوەیە مۆزوعەکە میم ئەمن نەیخەمە مێشکم جاران پێشەوەی کە بۆ منە سوۆسیال میدیا مۆبایل هەبی قسە هینان و بردنەوە هابوو ڕحمە لەبە بەڵام ئێستا و جارتەیە ئەو جۆرە ڕێگاک زیاتر چاتە ئەتەرنێتە سوۆسیال میدیا پێشکەتیە زیاتر بەو شتان ناکرێ ئەو زمانی کە لە بنجێ یەکتری قسەیان دەکرد هێشتا ئەو کاتی باشتر بوو ئەرێ وەڵڵە هەندە قسە بوو نەدەکرا ئەمن بۆ نمونە دەڵێم ئەگەر ئێمە جێ لەو کەسانە ڕانەگرین باشە با ناشێنینەوە یعنی سەرەتا گویان لە ڕانەگرین ئەگەر هەر زانیمان بەردەوام دەبن ئیدی بۆ نمونە نەسیحەتە یاخود سەرزەنشتکردنە جۆرێک لە جۆرەکان کە وای لێ بکەین واز لەو دیار دێبێنێ خی مامۆستای بەرز قسەکەت جوانە بەس ئەو کەسانی ئەو قساناکەن مندارێک نییە عمری کامل بوو ینی ئەو بنسعەت مەگە خوای ینی ئیلا ئەگە خوای گەورە ڕەب العالەمین هیدایەتی بدەنەوە بە قسە تازە کابرا ئێستا من سوورە زانم منەوە تاوا گەورە تاوم ئەم ئێستا گەشتێک بە مێشتی خۆم نەبی هزار کەس پێم برێم بەجێ ناکەم لە بۆ ئەم دەزانم چاکبی دەزانم چاکە خراپیشبی دەزانم خراپە ئەوە کەسانی دەوروبەر ئەی قەت قسەی تویان لە بۆ کەسی دیکە بردی و تووشی کێشیان کردو حتمان لە من جاریوە بە قسەکەشم وانە کردێ بەنە عچیدی جێڕایەتیان و بەس من لۆ خۆم برین باهاندەوە بمەوە برادەرەکەش مرێنەوە کەسەی لۆیان جێڕایەتەوە تێگەیشت و بەنە عچواتێ من کاکە من ئەو نەوعام نەگوتێ بۆ نەوعام نەکردیا ئەوێ مۆزوع هەینە کابرا لە خۆی عاری بووە لە شتەکەی قسەکە ئەوەی دەهینا کە بیبەن و بیبەن والله قسەکە یعنی زاریوە بە قسەی وام کردی هیچ معناچ بە معناچ ئەوام نەگوتێ کابرا چۆن لایشتی گەورەی کردە فلان فلان بەس ئەم لە کابرا تێم گەیاند کاکە عار مۆزوع ئەوە ئیدی کابرا بە خۆی عاری بووە بابینە بە کورتیشنی ئیسانەکەیە عسب باشە بە کورتی دەمێ بزانم چارەسەر لای جەنابەت چێ بە و دیار دەیە بە قورآن چارەسەرەکە چیە کابرا ئیمانی کامل بێ ئێستاش دەرەمە شتانە ناکە هەتا ئیمانی کامل نەبی هەر لە دووە شتانەیە دەمێ بزانم ئەو کەسانی کە قسە دەین و دەبن لە ڕووی دەرونیەوە سوودێکیان سوودێک دەبینن ینی قازانجیە و کەسانە لە چیدا کە قسەی تو یاخود هیمن لە بۆ کەسەکی دیکە ببن هیچ سوودێک نبینی لەو شیشتە ئەوە لە ئیسلامەتی دانیە ئەمە هەمومان بسرمانین وەیە دەبی لە گەرێشیش باش بین لێ ناوەکەمان لێ نەدریا بسرمان دەبی حەمەلەکانشمان هەوەکو بسرمان بی حەمەلەکانمان وەکو موسڵمانە وەکو کەسی موسڵمانە وەڵڵەهی بە قورئان لەو زمانی ئێستا هیچ سفات موشی سفەت بری سفەتەکمان وشی بسرمانان نییە کاب سفەت جیرانەگە جیرانی خراپە ئەمن معاوەلاکەمە تو جیرانی من ڕزقێت و ببڕم نابی شتیوە شتیوە نەبوو نەشکرێت ناو بسرمانە دەبی وەکو یەک بین وەکو دوو ڕوویش و دوو ئەوانە ئەتو هینان و بردن بڵێ قسە هینان و بردن ئەتو قسەی من دەبەی لۆ قسەی من لۆ نمونە ئەتو قسەی من دەبەی لۆیەشی دی ئەویش عینە دەبێت لۆ من دەینەوەیە ئەو شتە شتەی خەڵەتە لە بسرمانەتی دانیە ئێمە لەگەر ئەو شتانە دانینە مسلمان و ئیسلام لەگەڵ ئەو شتانە دانیە و ڕەتی کردیتەوە و لە لای خوای گەورەش عیقابەکی گەورەی هەیە سزای و کەسانە دەدات کە قسە دەین و دەبن کێشە دروست دەکەن لە ناو خێزان لە ناو کۆمەلگا لە نێوانی دوو کەس قەت قسان لە بۆ هینای کەسانی دیکە هەزاران شتی وەسەت و نابی جێ بەو شتانە بدەیت گوێی پێ بدەی یاخود نابی جێلی ڕابگری نابی جێلی ڕابگری برێ ئێتەوە نابی جێ ڕاگری ئەنەک لە ناودری خۆت خەزنکەی و برێ ئەوە لۆ فران کەس قسەی بە من گوتی نابی ئەو شتانە ناودری خۆت بێری ئێتەواوەکە بەڕای جەنابەت ئەگەر پێی بڵێ ئێتەواو تەرچی دەکات یاخود هەر ئیدامە دەبی لەسەر ئیدامەی بەردەوامەبی بکەین تاوکو بەردەوام نەبێت ئەوەی ئەو شتانەکە بەردەوامە ئەگا خوا هیدایەتی بدەگەن ئەو شتە هەر بەردەوامە هەر بەردەوام قسەی تویان لۆ کەس بردیە هەزاران ئەم بەخۆم یەک لەو هەزارە چ بوو هەزاران شتی وە لە مردیانی یەک لەو هەزارەی ڕوبەڕووی ئەو شتەی بمێن کابرا بووە بۆتی فران کەس قسەی وای کردێ ئێوە لە ئەم ئاگاشم لەو قسەی نەبووە بە هەمان شێوەش قسە لۆ مناتیە ئێوەش نەبووە وە نەبوو حەت بەسەر ئەوەی داچووی کە باسییان کردی بوو لە بۆ یەکەچی دیکە هەزاران بەس جێم پێ نەدەیە یەک لەو هەزارم لە بۆ باسکە چ بوو
وڵی هەزاران شت برێم چماخۆ هەم جارێت و زاروێ قسە کەسە قسە بەحسی کەسە چێکات و بینی برێ فران کەس وای گۆ لەو شتانە نابی جێ پێ بدەیت ئێوە بتە دوو ڕوویم نەگا برێم ها فران کەسی گوتە فران کەسی ها قسە لەوە فران کەسی ئەوە بتە دوو ڕووی لۆ من نابی جێ لێ ڕابگری لەناو کۆمەلگای کوردیدا دیاردەیە کە قسە هینان و بردن چ قسەیەک تێ لەسەر ئەو بابەتە وەڵا شتێکی عیبە ئەو کەسانی کە قسە دەین و دەبن بۆ نمونە قسە لە بۆ جەنابەت دەینن کاردانەوەی جەنابەت چێ لەو کاتەیدا کە دەبینی قسەی کەسێکی دیکەت بۆ دەجێڕنەوە وەڵا ئەگەر سەبر بەخۆم دانەگرم لەوانەیە تووڕە بم تووشی مشکلە بم لەگەری عادی هەزارەها کەس تووشی کێشە بوو لەسەر ئەو بابەتە چی بکەین تاوەکو ئەو دیاردە ناشیرنە کۆتایی پێبێت وەڵا هەر کەس لە ڕاستەوە خۆ ئەو شتەی نەکەین بەڕاستی دان بە خۆمان دابگرین ئەوەی کە ئەو دیاردەیە کەم بێتەوە بەڕای جەنابەت هۆکاری ئەو دیاردەیە چییە؟ وەڵی ئەوەش عسادەتە بەڕاستی عسادەتە بڵێ هەیە کەیفی بە یەکەچی نایە دەچی قسەی لەکندەکە یان شتەی گوتێ مەی جێرەوە کاکە خۆ دەزانی مشکلی لێ پەیدای مەی جێرەوە خۆی دەسەر دەیجێرتەوە دەیجێرتەوە خۆکە پێی گرتیە یان لە عسادەتە یان نەخۆشی دەرونیەیە کابرا حەسادەت و نەخۆشی دەرونی و هەموو ئەو قسانەی کە دەکرێت لەسەر ئەو کەسانە ڕەنگە تا ڕادەیەکی زۆر ڕاست بێت بەڵام ئەو کەسا کە قسەی تۆی لە بۆ کەسێکی دیکە برد و هیمنی لە بۆ تو هینا قازانجەکەی چییە؟ وەڵا هیچ قازاز ناکە هیچی پێ نابڕێ ناخێر هیچی قازانجی چی دەکە بەڵام فێر بۆ وازی لێ فێر بۆ وازی ناینی کاکە هەر کەس ڕاستە خۆی چاپکات و جێ لە قسەی کەسی دیکە ڕانەگەری ئەوە قسەی جەنابتە باشە ئەگەر قسەیەک بۆ کەسانە بڵێ کە قسە دەین و دەبەن چیان پێ دەڵێ بەرامبەر ئەو کامێرایە وەڵا هیوادارم تەرکی کەم بەڕاستی شتێکی خراپە مادەم شتە قازانجی نەبی نایکە مەیکە کاکە خراپە پندێکی پێشینان هەیە دەڵێ قسە لە زارێکی دەکەوێتە شارێکی ئەمن دێم قسەی تو لە بۆ یەکەکی دیکە باز دەکەم ئەویش دەچێ قسەی تۆ بۆ کەسێکی تر باز دەکا لە کۆتاییدا دەبێتە فەرتەنەک و کەس ناناسێت و بە کەسیشمان چارەسەر ناکرێت کە دەچینە لای ئەو کەسەی کە یەکەمین جار هۆکار بۆ بۆی کە ئەو فەرتەنەیە دروست بێت ڕەنگە خۆی بێبەری کات لەو قسانەی کە کردوێتی دەرێ وەڵڵاهی ئەمن ئاگام لەو شتانە نییە ئەوە بوختانە پێم دەکەن خۆشەویستان لە پرۆگرامی مایکی دیمەنی ئەم جارە لەسەر دیاردەی قسەهێنان و بردن قسەمان کرد قسەی من لۆ تو هی توش لۆ من ئەوانەی کە لەو پرۆگرامەدا قسەیان کرد وتیان دیاردەیەکی قێزەوەن و ناشیرن و عەیبەیە و ئەو کەسانەی کە لەسەر ئەو جۆرە دیاردانەدا بەردەوامن و قسەی کەسانی تر بۆ کەسانی تر دەبن لە ڕووی دەرونیەوە ناتەواون وا کەسێکی تریش بە هەمان شێوە ڕایەکی جیاوازی هەبوو وتی ئێمە موسڵمانین بەڵام ئیمانمان زەعیفە ئیمان زەعیفی وا دەکات کە قسە بێنین و ببین و هەمویان پێیان وابوو کە چارەسەر هەیە بۆ هەموو جۆرە دیاردەیەکی ناشیرنن و ئەو دیاردە ناشیرنەش بێگومان دەبی چارەسەری هەبێت کەسێک گوتی هەر کەس لە لای خۆیەوە بە واز لەو دیاردەیە بێنێت ئەگەر قسەیان بۆ کردی گوێیەکانت داخە و گوێیان لێ مەگرە کەسێکی تریش وتی ئەگەر بۆم باس بکەن من بەتونترین شێوە سەرزەنشیان دەکەم و پێیان دەڵێم ئەی بە کاکە واز لە ژیانی خەڵکی تر بێنن ئەم نەسوەر ئیبراهیمم پرۆگرامی مایکی دیمەنی ئەم جارەشم پێشکەشکردن هیوادارم هەمومان واز لە قسەهینان و بردن بێنین بەڕاستی دیاردەیەکی ناشیرنە خواتان لەگەڵ